بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. دواي سورة الطلاق دز دقين بتفسير كردني سورة النور كلا جزء هجدهم لا برا سياسات بنجاية لمصحف كان دا دواي خوانوي آيات كان دز بتفسير كردني عندكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سورة أنزلناها وفرضناها وأنزلنا فيها آيات بينات لعلكم تذكرون. الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة ولا تأخذكم بهما رأفة في دين الله إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر وليشهد عذابهما طائفة من المؤمنين. الزاني لا ينكح إلا زانية أو مشركة والزانية لا ينكحها إلا زان أو مشرك وحرم ذلك على المؤمنين. والذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون. إلا الذين تابوا من بعد ذلك وأصلحوا فإن الله غفور رحيم. والذين يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين. والخامسة أن لعنة الله عليه إن كان من الكاذبين. ويدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات بالله إنه لمن الكاذبين. والخامسة أن غضب الله عليها إن كان من الصادقين. ولولا فضل الله عليكم ورحمته وأن الله تواب حكيم. سورة النور طبعا ديارنا وكي النور يعني روناكي كدو زور روناكي مان هي طبعا روناكي كهويك للدنيا دا پێشخۆتی پێدەبینی تاریکایی پێ ڕووناک دەبێتەوە و لە قیامەتشدا هەمان ڕووناکی هەیە کە خوای گەورە دەیدا بە ئیمانداران بۆ ئەوەی بتوانن بەو ڕووناکیە لە تاریکاییەکانی قیامەت بڕۆن و بتوانن بەسەر پردی سیڕاتدا بپەڕنەوە. نورێکی دیکەمان هەیە کە نورێکی معنەویە خوای پەروەردیگار بە ئەندازەی ئیمانمان دەیخاتە ناو دڵەکانەوە کە خوای گەورە لەو سوورەتەدا باسی دەکا الله نور السماوات والأرض کە هەر لەبەر ئەو جۆرە نورش طبعا خوای پەروەردیگار ناوی سوورەتەکەی ناوە یان سوورەتەکە ناو نراوە بە ئەننور. بۆیە مفەسرین دەفەرمون سوورەتی ئەننور ئەحکامەکانی هێندە پێویستن بۆ ئینسان لە دنیا و لە قیامەتدا دەکرێ بڵێن هەموو کەلیمەیەک بۆ خۆی نورێکە و لەوەش زیاتر دەکرێ بڵێن هەموو پیتێکی
وهمو یاسایەکی وهمو دەستورێکی ناو سوورەتەکە مایەی ئەوەیە کە نوری لێوەرگرین بۆ دنیا لە دنیادا وەک دەڵێ بەهۆی ئەو نورەوە ڕاست و چاک خراپ و باش حەڵاڵ و حرامی پێلێکجیاکەینەوە و بەبێ گومانیش تەمان جێبەجێکردنی ئەو یاسانەی کە لەو سوورەتەدا باسکراون دەبێتە مایەی نور وەڕووناچی لە ڕۆژی قیامەتدا. سوورەتی نور تەقەن سوورەتێکی مەدەنیە معلومە دوای سوورەتی عەشر تەقەن هاتوۆتە خوارێ و دابەزیوە. ناوەڕۆکی سوورەتی ئەننوور هەمووی ئەحکامن زۆرینا لە حکمی زیناکەر حکمی بوختانکەر و حکمی ئەو پیاوەی کە بۆ خێزانەکەی خۆی بوختان هەڵدەبەستێت پاشان شێوازی خۆداپۆشین و ئەو شوێنانێک کە پێویستە ئافرەت دایان پۆشێ ئادابی چوونە ماڵان چۆنیەتی چوونە ماڵان و پاشان کۆمەڵێک یاسای تایبەتی خێزانی لەو سوورەتەدا باسکراون کە هەمویان تەبعاً پێویست و واجبن لەسەر هەر کەسێکی ئیماندار بیانزانێ یەکەم جار و پاشانیش لە ژیانی ڕۆژانەیدا جێبەجێیکە. سەرەتای سوورەتەکە تەبعاً بەو شێوەیە دەست پێ دەکات دەفەرمێت سوورەتون سوورەت لە زمانی عەرەبیدا لە لۆغەتدا بە شوورە و دیوارێک دەگوترێت کە چواردەورەی شتێکی گرتبێ بەڵام لە قورئاندا کە گوترا سوورەت یعنی کۆمەڵێک ئایەت کە کاتی خۆی کە جیبریل بۆ پێغەمبەر هێناونی صلی الله عليه وسلم فەرمانی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم کە ئەو کۆمەڵە ئایەتانە بەیەکەوە بنووسێتەوە. مەرج نییە سوورەتێک هەمووی بەیەکەوە هات پێتە خوارێ سوورەتی واهەیە بە چەندان جار هاتۆتە خوارێ بەڵام کە جیبریل هێناویەتی فەرمانی کردووە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئایەتانە ئەو سوورەتەن و دواتر کە کۆمەڵەکەی دیکەی هێناوە فەرموویەتی ئەو ئایەتانەش لەگەڵ فلان سوورەتە لە دوای ئەو ئایەتانە بنووسنەوە. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمانی بە سەحابە نووسەرەکان کردووە فەرمانەکەیان جێبەجێ کردووە. جا لێرە دەفەرمێت سوورەتون یعنی ئەوە سوورەتێک یعنی کۆمەڵێک ئایەتن کۆمەڵێک جملە و ڕستن کە خوای پەروەردیگار ئەنزەلناها دەفەرمێت ناردوومان نەتە خوارێ ئەوە یەک. سوورەتون ئەوە سوورەتێکە یعنی کۆمەڵێک ئاەتە کە سوورەتی نور 64 ئاەتە بە 64 ئاەتەکە بەیەکەوە لێکدا دەبن بەچی دەبن بە سوورەتێک یعنی ئەو 64 ئاەتانە سوورەتێکن ئەنزەلناها ئێمە ناردوومانەتە خوارێ ئەوە یەک. پاشان وەفەڕەضناها و ئاەتەکان حکمەکانی ناو ئاەتەکانیشمان واجب کردووە لەسەرتان فەرزمان کردووە تەنها بۆ ئەوەی نەمان ناردووە وەکو تەبەڕوک و پیرۆزی بخوێننەوە تەنها وەکو نسحەت و ئامۆژگاری گوێی لێ بگرن تەنها وەکو بابەتێکی ئیمانی وەک دەڵێ ئیمانی خۆتانی پێ بە قووەتکەن هەندێک لە ئاەتەکانی ناو قورئان تەنها ئامۆژگارین هەندێکیان ڕێنمونین هەندێکیان قیسەس و بەسەرهاتن بۆ دەرز لێوەرگرتن بەڵام هەندێکیان ئەحکامن ئەوانەی کە ئەحکامن و بە تایبەتی ئەوانەی لەناو ئەو سوورەتەدانە خوای گەورە دەفەرمێت بۆ ئەوە ناردومانن وەکو فەرز و واجب تەماشایکەن و پاشان لە ژیانی ڕۆژانەتاندا جێبەجێیکەن. سوورەتون ئەنزەلناها ئەوە سوورەتێکە ناردوومانەتە خوارێ وەفەڕەضناها و حکم و یاساکانی ناویشیمان واجب کردوون لەسەرتان پاشان دەفەرمێ و ئەنزەلنا فیها ناردوومانەتە خوارێ لەناو ئەو سوورەتەدا ئایاتین بەیینات چەندان بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا بۆچی لەعەلەکم تەذەکەڕون بە ئومێری ئەوەی پەندی لێوەرگرن ئامۆژگاری لێوەرگرن شتی لێوە فێر بن و لە ژیانی ڕۆژانەی خۆتاندا پەیڕەوی بکەن و جێبەجێکن. وازەحە سوورەتون ئەنزەلناها ئەوە سوورەتێکە کۆمەڵێک ئایەتن ناردوومان نەتە خوارێ وەفەڕەضناها و واجبیشمان کردوون حکومەکانی ناوی و ئەنزەلنا فیها ناردوومانەتە خوارێ لەناو ئەو سوورەتەدا ئایاتین بەیینات چەندان بەڵگە و نیشانەی ڕوون ئاشکرا لەعەلەکم تەذەکەڕون بە ئومێری ئێوە دەرسی لێوەرگرن جێبەجێیکەن و لە ژیانی ڕۆژانەتاندا پەیڕەویکەن. یەکەم حکم دەفەرمێت ئەزانیەت و وەزانی ئافرەتی زیناکەر و پیاوی زیناکەر ئافرەتێک کە زینای کرد تەمان ئەوانەی کە شویان نەکردووە بە حەڵاڵی
و ئەو پیاوانەی کە ژنیان نەهێناوە و وەک دەڵێ ئافرەتێک لە ژیانیاندا نەبۆتە حەڵاڵیان تووشی زینا بوون کە زینا تەڵان معلومە ممارەسەیەکی جنسیە لە بینی پیا و ئافرەتدا بە ئیختیاری هەردووکیان ها بەویستی هەردووکیان بە پێخۆشببوونی هەردووکیان دەنا هەر کامێک لە پیاوەکە ئەگەر زۆری لێ بکرێ یان ئافرەتەکە زۆری لێ بکرێت بە ئیکراه تووشی ئەو کارە بکرێت تەبان ئەو کاتە حکومەکەی بەسەردا جێبەجێ نابێ ئەزانیەت وەزانی ئافرەتی زیناکەر و پیاوی زیناکەر دەفەرمێ فەجلیدوو لێیان بدەن كل واحد منهما لە هەر یەکێکیان ژنەکە و پیاوەکە 100 جەلدە 100 قامچی 100 شەلاقە 100 دار ئەوە یەک واضحە پاشان ولا تأخذكم بانەتانگرێ بیهما لە بەرامبەر ئەو دوو کەسەدا کە زینایان کردووە ڕەفە میهرەبانی سۆز عەتفتان با بۆیان نەجوڵێ في دين الله لكاتي جێبەجێکردنی دینی خوا إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر أجر إيوة براستي إيمانتان هي بخوا بروجي دواي طبعا أوها رشيا بهيج شيء وهيج كسيك صلاحيتي النية لكاتي جێبەجێکردنی حكم الشرعية كذا بسر كسي زينا كردا صد داركي بكا بنوتونو يان داركاني بشوازيك ليك دا بۆ ئەوەی طبعا نەیهێشێ شێوازی لێدانی دارەکان لە شەرعدا دیاری کراوە طبعا نە بە شێوازێک لێی دەدرێ ئێسخانی بشکێندرێ نە بە شێوازێک لێی دەدرێت پێستی لێ بکرێتەوە بەڵام لێی دەدرێت تا بیێشێ لێی دەدرێت تا ئازار بکێشێ ناکرێت نە عەدەدی نە ژمارەی دارەکان کەم بکرێتەوە لەبەرەوەی دەگریە ئەو کاتی یا هاوار دەکا یا دەقیژێنێ یا خزمتە یا دەیناسی یا بەزەیت پێدا دێتەوە چونکە گوناهی کردووە و بەزەی تۆ دەبێتە دوو گوناه یەکەم ئەتۆ وەک دەڵێ لە جێبەجێکردنی فەرمانی خوادا خوا پێی گوتووی ئەو یاسایە بکە خوا دەفەرمێ سۆزبانە دەگرێت دەدگرێ و دووهەم کەسەکە خاوێن نابێتەوە خۆخوای گەورە کە دایناوە سەددارەکەی لێ بدرێ بۆ ئەوەی یەکەم تەمبێ ببێ دووهەم گوناهی لەسەر نەمێنێت تاوانی لەسەر نەمێنێت لە قیامەتدا لە ئاگر ڕزگاری ببێ ئەتۆ کاتێک سزاکەی لەسەر لا دەبێ یا سزاکەی بەسەردا جێبەجێ ناکەی خزمەتی کەسەکەت نەکردووە زەرەر لە کەسەکە داوە وات کرد بە کەسەکە پاک نەبێتەوە بۆیە دەفەرمێت ولا تأخذكم بهما رأفة في دين الله بانەتان گرێ لە بەرامبەر ئەو ژن و پیاوەدا سۆز و بەزەیی في دين الله يعني لە کاتی جێبەجێکردنی شەرع و دین و یاسای خوا إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر أجر باورتان بخوا وبروج دواي هي أي أجر كسك پێی وابێت طبعا کەسی زیناکەر و پیاو بێ یا ئافرەت بێ لەبەرەوەی بە ئازادی دەیکا نابێ نەک سەددارەکەی لێ دەیدەبێت کەس لە گوڵ کاڵتریشی پێ نەگوتری ینی بە شەریعەتەی خوا ڕازی نەبێ دەبێتی ئیماندارێک بێ ئەنی ئەو ئیمان کەسە بە ئیماندار حساب ناکرێ کە دارەکان جێبەجێ دەکات سۆز دەیگرێ ها ئەری ئەوی باوەڕی پێ نەبێ ئەوەی پێی وابێ حکومەکە زوڵمە لە پیاوەکەی یا زوڵمە لە ئافرەتەکەی یا دەستدرێژیە بۆ سەر تاک کە بەبێ گومانی وانییە چونکە هەموو جۆرە زینایەک تەمان تەحەدا و دووەڵێک دەڵێ سنوور بەزاننی تێدایە لە بەرامبەر خوش کە خوا فەرمانی کردووە مەیکەن و لە بەرامبەر ئینسانەکانیشدا چونکە معلومە تەوان زینا بە دوو تەڕەف دەکرێت و شیرازەی خێزان و نەسەب و حەسەب هەمووی تێک دەدا و هەزاران مەفسەدە و نەخۆشی و خراپەکاریش لە ناو مجتەمەع و کۆمەڵگاکاندا بڵاو دەکاتەوە وەرە ئەو شوێنانە کە ئازادی ڕەهایان دراوەتێ لە مەسەلەی ممارەسەی جنسیدا ئەو هەموو مەفسەدە و خراپە و منداڵە بێ بابانە و ئەو هەموو بێعەتفی و بۆ بێسۆزیە و لە یەکتر هەڵوەشاندنەوەی خێزان و ئەوانە و ئەو هەموو نەخۆشی ئایدز و کوشندانە کە ئیحساءەکان زۆر جار ژێر لێو دەخرێن و باز ناکرێن مەفسەدەیەکن وەک دەڵێ لەگەڵ شەریعەت و دینی خوای پەروەردگاردا ناگونجێت ئەو جار حکمێکی دیکە دەفەرمێت وەلیەشهەد عەذابەهما با ئامادە بن لە کاتی سزادانی ئەو ژن و پیاوەدا طائفە کۆمەڵێک من المؤمنین لە ئیمانداران کە مفەسرین دەفەرمون لای کەمی ئەگەر کەست دەست نەکەوت لە چواری نابێت کەمتری لێبێ بە چواریش دەگوترێت طائفە بەڵام چاکتر وایە ژمارەکە زۆرتر بێ ئەو شارەی کە حکومەکەی تێدا جێبەجێ دەکرێت باش وایە زۆرینەی خەڵکی شارەکەی کۆکەیەوە
لە پێشچاوی خەڵکی یاساکە جێبەجێکەی نەک لە تاریکاییەکاندا یان لە خوژبنێکدا وەکو ئەوەی ئێستا هەیە سوڵحکەی و بە مەبلەغێک پارە ڕێککەوی یان چاوپۆشی بکرێت و چاو بنوقێندرێ ئەگەر حکم و شریعەتی خوای گەورە هەبێ خوای گەورە چۆن دەیەوێت کەسەکە تەمبێ بێ جارێککە نەیکاتەوە خوای گەورە دەیەوێت خاوێنی کاتەوە و دەشێوێت مجتەمەع و کۆمەڵگاشی پێ تەمبێ ببێ بە یەک کەسێک بە یەک حەدەسێک کە ڕووی داوە دەیان پێش بە دەیان حەدەس و ڕووداوی دیکە بگرێ کە لە پێش کوڕەکان و یا گەنجەکان بە کچ و کوڕەوە هەیە ئاجاخوا دەفەرمێت ئەزانیەت وەزانی پیاوی ئافرەتی زیناکەر و پیاوی زیناکەر وەک گوتم ئەوانەی ژنیان نەهێناوە و شویان نەکردووە ئەو یاسایە بۆ ئەوانە فەجلیدوا كل واحد منهما 100 جلدة لێیان بدەن لە هەر کامێکیان پیاوەکە ئیسپات بوو لەسەری کە زینای کردووە یان کچەکە ئیسپات بوو لەسەری کە زینای کردووە 100 قامچی 100 شەلاق ولا تأخذكم بهما رأفة في دين الله با نەتانگرێ لە بەرامبەر ئەو کوڕ و کچەدا سۆز و بەزەیی لە جێبەجێکردنی دینی خوادا إن كنتم تؤمنون بالله ئەگەر ئێوە باوەڕتان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە وليشهد با حاضر بن عذابهما لكاتي سزادان ياندا طائفة من المؤمنين كومالك لإيمان داران آتك واضحة أي أجر بياوك جنيه هنا بيو زيناي كرت آفرتك شوي كرد بيتو زيناي كرت سزايويت يا چەندە کەمترە زۆرترە زۆرتر زاوی کە سەد ئەوانەی کە ژنیان نەهێناوە شویان نەکردووە ئەو ئافرەتەی کە دوای مێردکردن زینای دەکا ئەو پیاوەی دوای ژنهێنان زینای دەکا حەد دەکەی بریتە لە ڕەجم ڕەجم ئاەتی ڕەجم تەبان بە کۆی ئیتیفاقی عولەما کاتی خۆی ئاەتێک بە لە قورئان بۆ معلوماتان ئاەتی ڕەجم بۆ پێغەمبەر هاتۆتە خوارێ بە جیبریلدا بەڵام دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاەتی ڕەجمی بۆ هاتۆتە خوارێ بەو سەحابانەی کە وەحیان نووسیوەتەوە پێی نەگوتون بینووسنەوە ئاجاخوای جیبریل پێی گوتووە کە ئەو ئاەتانە بەکاتین لەکنت تا حکومەکە دەچەسپێ یعنی ئاەتی ڕەجم ئەو ئاەتەی کە ڕەجمی پێواجب بووە ئاگاتان لێی بێتەبان بەشێک بووە لە قورئان وەکو وەحی بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بەڵام لەناو قورئاندا و لەناو مصحەفەکاندا کاتی خۆشی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و ئێستاشی لەناو مصحەفەکاندا بەنووسین نییە یعنی نووسینەکەی و خوێندنەوەکەی منسوخە نسخ کراوەتەوە بەڵام حکمەکەی تا ڕۆژی قیامەتێ ماوەتەوە بە دەلیلی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا تەمان شەش ڕەزم ئەوەی کە بە حەدیثی صحیح ئیثبات بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم 8 حکمی ڕەجمی لە تەمەنی خۆیدا جێبەجێ کردوون ئیمامی ئەبوو بەکر دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەلیفەیە و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دەست بە ڕێبازی من و خەلیفەکانەوە بگرن حکمی ڕەجمی جێبەجێ کردووە ئیمامی عومەر جێبەجێ کردووە عوثمان جێبەجێ کردووە عەلی جێبەجێ کردووە والحاصل لە سەردەمی دەسەڵاتی ئیسلامیدا هەتا خلافەت و دەسەڵاتی ئیسلامی هەبوو بێ بە ئیجماعی هەموو عولەما ئاەتی ڕەجم حکومەکەی جێبەجێ کراوە بەڵام تیلاوە و خوێندنەوەکەی لەناو قورئاندا نییە بۆیە ئیمامی عومەر دەفەرمێ ئەگەر لەبەر ئەوەی نەبایە خەڵک دەیانگوت عومەر لە کتێبی خوای گەورە زیادی کردووە شتێکی نووسیوەتەوە لەناو قورئاندا کە پێغەمبەر نەینووسیوەتەوە دەهاتم ئاەتی ڕەجمم وەکو ئاەتەکانی کە لەناو مصحەفەکاندا دەنووسی ترسی ئەوەی هەبووە ئێستا هەندێک ئینکاری دەکەن تەوان هەندێک بەناو قورئانی ئینکاری وەک دەڵی جێبەجێکردنی حکمی ڕەجم و ئەوانە دەکەن دەڵێن لەبەرەوەی لە قورئاندا نەهاتووە تەنها باسی شەلاقە و دارەکانە کەسەکە هەر جۆرێک بێ بەڵام تێگەیشتێکی هەڵەیە و پێچەوانەیە لەگەڵ حکم و شریعەتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە بۆیە کەسێک ژنی هێنابێ ئەگەر بۆ یەک جار بە حەڵاڵی چوو بێتە لای بۆ معلوماتان نەک ئەو کاتە ژنی لابێ گرنگەوەی هێنابێتی بە حەڵاڵی ئافرەتێک شووی کردبێ بە حەڵاڵی پیاوەکە چوو بێتە لای نەک بە زمارەکرابێ تەبەن ئەوانە بە موحسن بە مێردار و وەک دەڵێ ژندار حساب دەکرێت کاتێک زینای دەکەن و لەسەریان ئیسپات دەبێت چی لێ بکرێن تەمەن لە پێچاوی خەڵکی دەخرێنە چاڵێک پەردەیەکیان بەسەردا دەدرێ بە بەرد لێیان دەدرێ نەک یەک بەردی لەسەری دەی بکوشی نا بەردی وەسەط
وردە وردە لی دەدرێ ها هەم بیهێشێ هەمیش درەنگ بمرێ ها بۆی بە ئازیەت و ئازارەوە بمرێ دیسان هەم بۆ ئەوەی پاک بێتەوە و هەمیش بۆ ئەوەی خەڵکی پێتەنبێ ببێ لە پێچاوی خەڵکی جا هەندێک کەس ئێستا پێی وایە ئەگەر حکمی ئیسلامی هەبێ ها ئەگەر دەسەڵاتی ئیسلامی هەبێ هەر کوڕ و کچێک بەیەکەوە ببیندران یا هەر کەسێک کەمترین گومانی لەسەر بوو یەکسەر شەلاقیان بۆ حازرە درێژیان دەکەن و سەدداریان لێ دەدەن یان پیا و ئافرەت ڕێک دەخرێنە چاڵ و بەرباران دەکرێن بێگومان تەمان وان نییە ئەگەر حکمی ئیسلامی هەبێ جارێ حکمی ئیسلامی لە چیەوە دەست پێ دەکات لە ئاسانکاری بۆ شوکردن و ژنهێنان هەموو جۆرە ئاسانکاریەک ئەوە یەک پاشان زینا بەچی ئیسپات دەبێ زینا یان یەکەم شت بەیینە عفو اعتراف هەموو ئەو ڕەجمانەی کە لە سەردەمی پێغەمبەر داکراون صلی الله عليه وسلم اعتراف بوون ها کەسەکە بۆ خۆی هاتووە ها کەس نەیدیوە کەس چاوی لێ نەبووە کەس شکایەتی لێ نەکردووە بۆ خۆی زینای کردووە دوای زینایەکەی زانی و یەتی گوناهی کردووە بەلاقی خۆی بە قاچی خۆی هاتوتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەریش یەکسەر گوێی لێ نەگرتووە ها نەک لە شاهیدەکان لەو کەسێک کە ئیعترافی لەسەر خۆی کردووە وتێتی نا لەوانەیە بەس کەسەکە دەستی لێت دابێ لەوانەیە کەوتێتی نا زیاتر لەوانەیە بەس باوەشی لێ دابێ لەوانەیە بەس لەگەڵ خەوت بێ لەوانەیە هەتا کەسەکە نەیگوتووە مەسەلەن ئافرەت بوو بێ هەتا نەیگوتووە پیاوەکەی خۆم چی لەگەڵ کردوم ئەو پیاوەش هەمان شتی لەگەڵ کردووم پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەکەی قبول نەکردووە و ئەگەر پیاو بوو بێ هەتا نەیگوت بێ ئەی پێغەمبەری خوا دەمەوێت خاوێن ببمەوە چیم لەگەڵ خێزانەکەی خۆم کردووە لەگەڵ ئەو ئافرەتەش هەمان شتم کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهیدی خۆشی وەرنەگرتووە ها بۆیە ئاگاتان لێی بێ ئیسپاتکردنی زینا زۆر ئاسان نییە ها بۆیە ئەوەی یەکەم تەمان ئیعترافکردنی کەسەکەیە ئەگەر ئیعتراف نەبوو پێویستی بەچەند شاهیدە چوار شاهیدەکە دەبێت چۆن بن دەبێ بە چاوی سەر ها هەموو فعلەکەیان بینی بێ ها لا حیا فی الدین بە چاوی سەری خۆیان نێرینە و مینەی پیا و ئافرەتەکەیان بینی بێ ممارەسەی ئیشی ژنومێردایەتی دەکەن بە چاوی سەریان ها دیقەتی ئەو حەدەثەی دەن ئافرەتێک عفو پیاوێک طبعا شکایەتی لە کەسێکی کردووە حەدیث صحیحە طبعا لە تێتی فڵان کەس زینای کردووە پێغەمبەر فەرموویەتی یا شاهید بێنە یا پشتت ڕاگرە بۆی حەدی بوختانکردنت لێ دەرکەم چوار شاهیدی هێناون دیقەتی دەنێ شاهیدی یەکەم شاهیدی داوە تێتی شاهیدی دەدەم کە فڵان پیاوە لەگەڵ ئەو ئافرەتە فڵان شوێنەی لەناو ئەو ڕێک بە سەراحەت بەبێ پێچ و پەنا هەموو شتەکانی گوتووە ئەوە شاهیدێک شاهیدی دووەم هاتووە هەمان شتی گوتۆتەوە هەڕێک ناوی شوێنەکە و جێگایەکە و چۆنیەتەکە و کەیفیەتەکەی گوتووە طبعا کە ئەو زۆر بە زەحمەتە ئەوە دووەم سێم هاتووە توێتەی پێغەمبەری خوا دەزانم ئەو ژن و پیاوە ئیشی خراپیان دەکرد بەیەکەوە ڕوت و نازانم چی بوون بەیەکەوە بەڵام چاوم لە شوێنەکەیان نەبووە چوارەم بانگی کرد ئەویش هەمان گوتەی پێغەمبەری خوا دەزانم خەریکی کاری ناڕەوا بوون کاری خراپیان دەکرد بەڵام وەکو ئەوکانی کە چاوم لە شوێنەکانیان و لە جێگاکانیان نەبووە پێغەمبەر حکمی بەسەر کامیان لا جێبەجێ کرد ها خۆ لەوانەیە ڕاست کەندووەکەی کە ها وایە بەڵام لەبەرەوەی ئیحتیمالێکی تێدایە ها یاسا سزا بە گومان جێبەجێ ناکرێ هەر چوار کەسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدی بوختانی لێدا ئەوەی کە توهمەی زینایەکەی لەسەر بوو لەوانەیە کردبێتیشی ڕزگاری بوو لە دنیاە طبعا بەڵام لە قیامەتی ئەگەر کردبێتی بەبێ گومانی تەمان سزای خۆی هەروەردەگرێ ها ئەگەر تەوبەی نەکات و پشیمان نەبێتەوە بەس مەبەستم حکمی دنیایی بە چوار شاهید جێبەجێ دەبێ چوار شاهیدەکەش نا وەکو ئێستا ها خەڵک لە وڵاتی ئێمە کاتی خۆی کوژراوە لەبەرەوەی تەنها کوڕکچێکیان لەوانەیە دیبن بەڕوو یەکدا پێکەنی وەنجاری وا هەیە تەنها لە کۆڵانەیەکیدا بەیەکەوە ڕۆیشتون یا لەوانەیە دەستیان بەیەکەوت پێیان ئەگەر ژن و پیاوێک بەڕووتیش لە بن بەتانیدا ببیندرێن ها بەیەکەوە ئێستا شاهید نییەوە ها ئەگەر چاویان لە فعلەکەی نەبوو بێ بۆیە هەنگاوی دووهەم بریتە لە ئامادەکردنی چوار شاهید ئەگەر یان ئەوە ئەگەر ئەوە کە ئافرەت بێ زیناکەرەکە منداڵی ببێ مێردی نەبێ منداڵی ببێت تەمان منداڵ لە خۆڕان نابێ بەبێ گومانی کچێک منداڵی ببێ مێردی نەکرد بێ منداڵی ببێ منداڵ بوونەکە بۆ خۆی جێگای چوار شاهیدەکەی دەگرێتەوە بۆیە
حكمي جاء حكمي زيناي طبعا باعتراف نبي ولسلمي بيغمبر جدا صلى الله عليه وسلم خليفة كان جدا أواني حد يعني لدر كراوة شيبون أو كسانبون اعتراف يعني كردوا ببشتي خوان بلام أوي جي سرنزا قردي قد ديني آفرتك هاتوا بنمونا اعترافي لسر خوي كردوا زور جێگای سەرنجە طبعا زینا لەگەڵ چێ دەکرێ بەتەنە دەکرێ ئافرەت کەوتێت ئەی زینام کردووە پێغەمبەر لێی نەپرسیوە لەگەڵ چێت کردووە ها بۆ معلوماتە لێی نەپرسیوە چونکە ئیشی ئینسانی ئیماندار نییە بە دوای عیبی خەڵکی دابگەڕێ ها سێ سڕی خەڵکی هەڵماڵێت کە زۆرێک لە خەڵکی پێی وایە ئەگەر ئیسلام دەسەڵاتدار بێ کامێرە و وەک دەڵی چاودێری خەڵکی دەکا هەردوو کەس بەیەکەوە بوون یەک ڕێکڕایان دەخات و حکمیان بەسەردا جێبەجێ دەکا پیاو هاتووە یاعترافی لەسەر خۆی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی نەپرسیوە لەگەڵ کوێ زینات کردووە سزاکەی بەسەرویدا جێبەجێ کردووە لەبەرەوەی یاعترافەکەی کردووە بەڵام نەیگوتووە ئەو ئافرەتە کامەیانە ئەو ئافرەتە خۆی تەبەن ئەوەکەی خۆی سڕەکەی خۆی داپۆشیوە یان پیاوەکە سڕەکەی خۆی داپۆشیوە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهاتووە ئەوەیان لێ بکات بۆیە تەبەن گەڕان بە دوای عیبی خەڵکیدا چێ زینای کردووە و چێ نەیکردووە ئایا پێت ئیسپات دەبێ یا پێت ئیسپات نابێ ئیشی ئێمە نییە و کەمتریش وایە بە شاهید ئەوانە ئیسپات ببن ئاەتی دووهەم دەفەرمێت ئەزانی حکمێکی دیکە لا ينكح إلا زانية أو مشركة پیاوی زیناکەر مارە ناکا إلا زانية تەنها ئافرەتێک نەبێت کە زیناکەرە ئەو مشریکە یا ئافرەتێکی بتپەرست یعنی حەڵاڵ نییە پیاوی زیناکەر جگە لە ئافرەتێک مارەکە کە وەکو خۆی زیناکەرە یان لە خۆی نزمترە بتپەرستە پیاوی زیناکەر دەکرێت ئافرەتێکی زیناکەری وەک خۆی بۆ بهێندرێت و لێی مارە بکرێت بەس ناکرێکی ئافرەتێکی داوێن پاکی ئیمانداری وەک دەڵێ بکرێتە حەڵاڵی ها دەکرێت پسێ بۆ خۆی پیسە لەبەرەوەی زینای کردووە و لەسەر فعلەکەی بەردەوامە بچێ ئافرەتێکی بتپەرستە کە بۆ ئیمانداری پاک حەڵاڵ نییە بەڵام ئەو دەکرێت بچێ ئافرەتێکی بتپەرستە بێنێت و بیکا بە خێزانی خۆی بەڵام ڕەوان نییە و گونجاو نییە پیاوی زیناکەر لێی مارە بکرێت تەنها ئافرەتێک نەبێت کە زیناکەرە وەک خۆی یا بتپەرستەیە وەزانیەت و وەروە ئافرەتی زیناکەریش لا ينكحها مارەی ناکە شووناکە إلا زانین تەنها بە پیاوێک نەبێت کە زیناکەرە وەک خۆی ئەو مشرک یا بتپەرستە هاخوا دەفەرمێ وحرمە ذلكە قەدەغە کراوە ئەوە لەسەر چێ یعنی ژن خوازی لە بینی کەسێکی داوێن پاک و داوێن پیسدا جا هەر فەرقی نییە کامیانە ها کوڕێک بزانی فعلا مثلا داوێنی پاک نییە و داوێنی خاوێن نییە پێت باش بێ و پێت خۆش بێ و پێت چاک بێ مادام خۆت داوێن پاکی و داوێن پاکیت دەوێت حەڵاڵ نییە مێردی پێ بکەی و زۆرێک لە عولەما ڕەئیان وایە ئەگەر مارەش بکرێ مارە یەکەی نایە مادام دەیزانی بەعکسەوە ئافرەتێک لێی بیستراوە لێی بیندراوە داوێن پیسە یا مەشهورە بە داوێن پیس کوڕێکی داوێن پاک بۆی حەڵاڵ نییە بچێ مارەیکە چونکە ئەوانەی فێری ئەو فعلانە دەبن تەوان تەرککردن و واسهێنان لێ تۆزێک زەحمەتە بۆی خوا دەفەرمێ وحرمە ذلكە على المؤمنین ئەوە قەدەغە کراوە لەسەر ئیمانداران سببی نزولی ئەو ئاەتەش علەما دەفەرمون ئەها پیاوێک هەبووە ناوی مەرثەد سەحابە بووە مەرثەد بن ئەبا مەرثەد ئەو سەحابەیە طبعا هیجرەتی کردبوو لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەدینەی کە دیلی ئیمانداران دەگیران ئەو مەرثەدە کەسێکی باش و ئیماندار بوو دەچوو دیلەکانی ڕزگار دەکرد دەدزیەوە بە فێڵێک بە فەنێک لە دەستی بتپەرستەکان و دەیگەیاندەوە شوێنی خۆی جا دەفەرمێن لە ناو ئەوەیدا لە ناو مەکەیدا ئافرەتێک هەبووە ناوی عەناق تەمەن یەکێک بۆ دوور لە ئێوە لە ئافرەتە لەش فرۆش و لەش پیسەکان بەڵام مەیل و حەزێکیان هەبووە لەگەڵ یەکتری پێشتر پێشەوەی ئەو مەرثەدە ببێتە سەحابە و لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەت کە کە دەچێتە مەکەی جارێکیان بۆ ڕزگارکردنی دیلێک ئەو عەناقە هەستی پێ دەکا کە مەرثەد هاتوۆتە مەکەی بە دوای دەکەوێت ئەو شوێنەی دیلەکانی لێنە کە چاوی بە مەرثەد دەکەوێت دەڵێت مەرثەد من فڵانە کەسەمە دەمەوێت ئەو شەو بێلای من تەبان کە ئەو بەلایەوە ئاسایی بووە مەرثەد کە سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەزیشی هەبووە بەلای ئافرەتەکەیدا و دیاتر بەپێی ئەوەکەی بێ
بەبێ مقدمە تەمان ئەو شتانە نابن حەزیشی لێ بووە پێشی خۆش بووە پەیوەندیکیشی هەبووە لەگەڵیدا وتێتی فلانە کەس زیناکردن و مانەوە لەگەڵ ئافرەتی لە دینی ئێمەدا حرامە و جائز نییە بۆیە ئافرەتەکە کە زانیەتی مل ناداتێ لی لە هەڵاداوە تەمان خەڵکی بەسەر جێراوە لی ئاشکرا بووە کە ئەو مەرتەدا هاتووە بۆ دی لە ڕزگارکردن بۆیە مەرتەد بۆ خۆی دەڵێت حەدیثەکە بۆ خۆی ڕیوایەت دەکات دەفەرمێت بتپەرستەکان بەدوام کەوتن لە ترسی ئەوان چوومە ناو کولانەیەکی هاتنە سەر کولانەکەش جا بەو نەسەی دەڵێ لەسەر بەردەکەی کە گومانیان وا هەبوو ئەمنی تێدامە میزیان پێدا کرد میزەکە بەسەر سەر و جەستەمدا هاتە خوارێ بەڵام جوڵەم لە خۆم بڕی تا تەمان وایان زانی وەلحاصڵ بۆ خۆیان خەڵەتاون و کەسی تێدانە ئەوان ڕۆیشتن تەمان دواتر هەم ڕزگاری بوو و هەمیش دیلەکەشی دواتر هەر ڕزگارکردن و تووشی گوناهەکەش و دووشی داوێن پیسیەکەش نەبوو کە چوویەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەها دیارە حەزەکەی هەر هەبووە توی پێغەمبەری خوا دەمێ فلان ئافرەتە بێنم بەڵام ئەوە حاڵیەتی ڕێک خوای گەورە ئاەتەکەی دەنێرێتە خوارێ و تەمان ئەویش ملکەتی ئەمری خوای پەروەردگار دەبێت نەک تەمان ئێستا کە حەزت لە شتێکی بوو جاری وایە خۆمانی لێ چاوی لێ دەنوقێنی یا جاری وایە پێچەوانەی ئاەتیشە ئاەتەکە پشتگوێ دەخێن یا پێچەوانەی حەدیثیشە حەدیثەکە پشتگوێ دەخێن کە بە بێگومانی شتێک پێچەوانەی شەرع و دینی خوای گەورە بوو ئینسان بە بێ سێ و دوو دەبێت لێ دوورکەوێتەوە قازانجش دەکات ئەزانی لا ينكح إلا زانية پیاوی زیناکەر نابێ مارەکە ڕەوانیە مارەکە تەنها ئافرەتێک نەبێت کە زیناکەرە یا بتپەرستەیە والزانية ئافرەتی زیناکەریش لا ينكحها مارەی ناکەن إلا زان تەنها کەسێکی داوێن پیس و زیناکەر نەبێ یا پیاوێکی بتپەرست نەبێ وحرم ذلك على المؤمنين ئەوە قەدەغە کراوە لەسەر ئیمانداران پاشان دەفەرمێ والذين يرمون المحصنات ئەو جار سزای چێ سزای ئەو کەسەی بوختانی زیناکردن هەڵدەبەستێ بۆ پیاوی بۆ ئافرەتی فەرقی نییە والذين يرمون المحصنات ئەوانەی تۆهمەتبار دەکەن ئافرەتانی داوێن پاک بە زینا بوختانی دیکە نا بوختانی کە شەر جایز نییە وایە مەسەلەن تۆ قسەیەک بە ناوی کەسێک هەڵبەستی و قسەکەی نەکرد بەر بوختانە وایە بڵێ فلان کەس چویە فلان شوێنەی بە نمونە نەچوو بێت کەسەکە بوختانە بەڵام ئەو بوختانانە سزایان تێدایە نا ئەو بوختانەی کە سزای دنیای تێدایە تەمان قیامەتیەکە هەر هەیە ئینسان درۆی بەدەم کەسێکیەوە بکە بوختانی بە کەسێکی بکە بەس سزای دنیای ئەوەی کە لێرە باس کراوە بۆ کەسێکیە بوختانی زیناکردن بۆ ئافرەتێکی داوێن پاک یا بۆ پیاوێکی داوێن پاک هەڵدەبەستێ والذين يرمون المحصنات ئەوانەی تهمەتبار دەکەن ئافرەتانی داوێن پاک بۆ باسی ئافرەتان دەکا حکمەکە بۆ پیاوانیشە بەڵام عادەتەن کێ زۆرتر لەکەدار دەبێ بە تهمەتبارکردن لە عرفی لە فیترەتی ئینسانەکان داوایە ئێستا دیقەتتان داوەتێ لە وڵاتی ئێمە ئەگەر بابێک ببینێ کچەکەی زینای کردووە چ دەکا پێ سێ و دوو دەیکوژە دیگە کوڕەکەی ببینێ سڵحی بۆ دەکا چەندمان دیون کابرا دووسێ کچی داون کوڕەکەی کەتنێکی کردووە جاری وایە وانە مەسەلەن دەچێ بۆی دادەپۆشێ کچەکەی بۆ دەخوازێ و پەردەپۆشی دەکا بەڵام لە بەرامبەر ئافرەتیدا ئەو فەهمە سەقەتە بەڵام قورئان لەگەڵ فیترەت و سروشتی ئینساندا قسان دەکا ئەو واقعە کاتی خۆشی وابووە دەنا فەرقی نییە بە پیاوێکی بڵێ زینات کردووە تەمان هەر گوناهات کردووە و حەدت لێ دەردەکرێت پێ دیسپار نەکرێ بە ئافرەتیش بڵێ بەڵام کام ئافرەتێک داوێن پاک بێ ئەدی ئەگەر یەکێک مەشهور بێ بە داوێن پیس بێگومان لەسەروی کەسێکی داوێن پاک سزا نادرێ پیاوێک مەشهور بێت هەموو کەس بزانێ داوێن پیسە ئەتۆ دەیناسێنی بە خەڵکی دەڵێ خەڵکی ئاگاتان لێ برێ فلان ئافرەتە یان فلان پیاوە داوێن پیس ئاگاتان لێ بێ وریابن لەسەر ئەوان نەها والذين يرمون المحصنات ئەوانەی تهمەتبار دەکەن ئافرەتانی داوێن پاک ثم لم يأتوا پاشان ناتوانن بهێنن بأربعة شهداء چوار شاهد لەسەر قسەکەیان شاهیدەکان باسمان کرد کە شاهیدەکان بەوەی نابێ بڵێ چاومان لێبوو بەیەکەوە بوون و بەیەکەوە ڕۆیشتن و بەیەکەوە سواری سارەی بوون و بەیەکەوە قسەیان کردەوانە شاهید نین ئەوەش شاهید نین بڵێ بەیەکەوە لە ژوورێدا بوون و دەرگاشیان لەسەر خۆداخست بوو ئەوەش بە شاهد حساب نینە بڵێ لەژێر یەک بەتانی و لەژێر یەک لە پێشدا بوون بۆیە خوای گەورە هێندەی تۆند کردووە مەسەلەی بوختان وە زینا ئیسپاتکردن بۆی کەس جورئەت نەکا لە بەرامبەر
کەسێکی دیکەدا بوختان هەڵبەستێ نەک بوختان هەڵنابەستی ئەگەر دەسەڵاتی ئیسلامیش هەبێ ها بە ڕێگایەکیدا ڕۆیشتی کوڕ و کچێک بە نمونە یا پیا و ئافرەتێک خەریکی زیناکردنن بەڵام تۆ بە تەنهای عیلاجەکە چییە؟ عیلاجەکە تۆ قسە بکە یا بێدەنگ بی دەبێ بێدەنگ بی ها چونکە ئەگەر ئاشکرات کرد ناچاری چوار کەسی سێ کەسیکە پەیداکەی سێ کەسەکەش دەبێ هەموو شتەکانیان بینی بێکە پێت پەیدا نابێ وایە ئەگەر ئەوەت نەکرد بەبێ هیچت کرد بێتەوە هەشتا دارت لێ دەدرێ ئەو کە داوێن پیسەکەی کردووە ڕزگاری دەبێ بۆچی خوای گەورە ئەو حکمەی داناوە بۆ ئەوەی کەسمان لە بەرامبەر خەڵکیدا ئیشمان ئیعلانکردنی خراپەکانیان نەبێ ها ئاشکراکردنی خراپەکانیان نەبێ بەعکسەوە چاکتر وایە دین لەگەڵ ئەوەدایە ئەگەر گوناهیش ببینی لە خەڵکی ها تاوانیش ببینی لە خەڵکی ستریکەی ها دای بپۆشی چونکە ها حەدیثە ئەگەر ستر و عیبی کەسێکی ئیماندارت داپۆشی خۆ کەسەکە کافر نابێ ئەگەر لەناو کۆمەڵگا و تەمەنە حکومە بۆ مسلمانانە ها ئەو ئافرەتانێک کە ڕەجم کراون وەک دەڵێ 6 ڕەجمن بەسەر چێدا بەسەر سەحابە ئافرەت و پیاوە سەحابیەکاندا جێبەجێ کراون هێندە ئیماندار بوون بۆ خۆیان هاتوون اعترافیان کردووە واضحە بۆیە دین فێری ئەومان دەکا عیبی یەکتر داپۆشین ها عیبەکە ئەگەر بگاتە زیناش مادام بەتەنەی طبعا ئەگەر چواریش بن واجب نییە بەڵام ئەگەر چوار بن ڕێی تێدەچێ وەک دەڵێ لە سزاکەی ڕزگاریان دەبێ والذین يرمون المحصنات ئەوانەی تهمەتبار دەکەن ئافرەتانی داوێن پاک یان پیاوانی داوێن پاک ثم لم يأتوا بأربعة شهداء پاشان ناتوانن بێنن چوار شاهد خوا دەفەرمێ چی بکەن فەجلیدوهم لیان بدەن 80 جلدە هەشتا لەگەڵ زینایەکەی چەندی فەرقە 20 ئەوەی زینای کردووە طبعا ئەگەر کوڕ و کچ بن ها سەتا ئەوەی بوختانی دەکا هەشتایە 20 داری فەرقە طبعا خۆ ئەگەر ڕەجم بێ جیاوازە ولا تقبلوا ئەوە سزایەک هەشتا داری دەبێ لێدەی ئەوجار ولا تقبلوا لهم شهادة أبدا وەریش مەگرن لەو جۆرە کەسانەی کە بوختانی زینان بۆ خەڵکی هەڵبەستووە شاهدی بۆ هەتاهەتایی بە شاهدیان قبول مەکەن لە هیچ بابەتێکدا ئەوە دوو وأولئك هم الفاسقون ئەوانە لەو کەسانن کە لە فەرمانی خوای گەورەش دەرچوون واضحە والذین يرمون المحصنات ئەوانەی تهمەتبار دەکەن ئافرەتانی داوێن پاک یان پیاوانی داوێن پاک ثم لم يأتوا پاشان ناتوانن بێنن بأربعة شهداء چوار شاهد فەجلیدوهم لیان بدەن 80 جلدە هەشتا قامچی هەشتا شەلاقە ولا تقبلوا لهم شهادة أبدا وەریش مەگرن لیان شاهدی بۆ هەمیشەیی وأولئك هم الفاسقون ئەوانە لە ڕیزی ئەو کەسانن کە لە فەرمانی خوای گەورە دەرچوون تەنها چێ نەبێ إلا الذين تابوا مەگەر کەسێک تەوبە بکات پەشیمان ببێتەوە من بعد ذلك دوای بوختان هەڵبەستنەکە و ئەصلحوا خۆشی چاکە خۆی چاکات یان ئەوەی خەرای کردووە چاکی کاتەوە ها ئەو کەسەی توهمەی زینای هەڵدەبەستێ لەکن چەند کەس تاوان توهمەکەی هەڵبەستووە لەکن چەند کەس کەسەکەی لەسەر لا دەبە واضحە إلا الذين تابوا تەنها ئەو کەسانە نەبێ کە تەوبە دەکەن من بعد ذلك دوای ئەوە وأصلحوا خۆشیان چاک دەکەن ئەوەی خراپیان کردووە چاکی دەکەنەوە ئەوە فإن الله غفور رحیم بێگومان خوای گەورە لەو جۆرە کەسانەی تەوبە دەکەن لێ خۆش بوو بە بەزەیە لێشیان خۆش دەبێ مادام کەسەکە تەوبە دەکات و زۆریش بە بەزەیە خوای گەورە لە کەسە زیناکەرەکەی ئەگەر تۆبەی کرد و پەشیمان بوویەوە لێی خۆش دەبێ وایە ئەدی ئەو کەسەی بوختانەکەی هەڵدەبەستێ ئەوەی بوختانەکەی دەکا بە ئەگەر ئاشکرا بوو بە بەس ئەگەر بینی خۆی و خوای تەوبەی کرد و کەس نەیدی و بۆ خۆشی ئاشکرای نەکرد ئەگەر تەوبەیەکی نسوح و یەکجاری بکات دەگونجێ بەبێ جێبەجێکردنی حکمەکەش خوای گەورە لێی خۆش بێ چونکە ئەها بەڵام حکمەتی ڕەجمەکەی بۆ خاوێنبوونەوە و پاکبوونەوەیە ئەها لە باسی غەیبەتدا حەدیثێک هەیە لەسەر ماعیز ها کە یەکێک بۆ لەو کەسانەی حەدی ڕەجمی بەسەردا جێبەجێ کراوە ها دەفەرمون بۆ خۆی هاتە لای پێغمبەر صلی الله عليه وسلم چەند جارێک پێغمبەر گوێی لێ نەکرد هەر پشتگوێی خزوتی لەوانەیە واد نەکرد بێ دواتر هەر سوور بووتەی پێغمبەری خوا دەمەوێ خاوێن ببمەوە طبعا ڕەجمیان کرد دوای ڕەجمەکەی دوو سەحابە گوتیان ئەی پێغمبەری خوا هەر لە بینی خۆیان تیان فلان کەس خوا گوناهەکەی بۆ داپۆشی بوو وازی لە خۆی نەهێنا هەتا وەکو سەگ بەربارانیان کرد و کوشتیان
پێغمبەر صلی الله عليه وسلم جوێی لێبوو طبعا دەفەرمێ ئەو دوو سەحابەی بردن سەر کەلاکێکی تۆپی و پێی گوتن بخۆن وتیانەی پێغمبەری خواخۆ ئەگەر سەریش ببردرێت گۆشتی ناخورێ ئێستا کەمردار بۆتەوە بۆ گەنیوی کردو چۆن بیخۆی دەفەرمێ سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستا قسەیەکتان کرد زۆر خراپترە لە خواردنی گۆشتی ئەو کەلاکە تۆپیوە پاسان دەفەرمێت ئەو ماعیزە تەوبەیەکی کردووە ئەگەر تەوبەکەی دابش بکرێ بەسەر خەڵکی مەدینەدا بەشی هەر هەمویان دەکا و پاسان فەرمووی ئێستا لەناو کانیا و ڕووبارەکانی بەهەشدا هاتوچۆ دەکا ماعیز بۆیە تەوبە هەموو گوناهێک ڕۆژ دەکاتەوە زیناش ڕۆژ دەکاتەوە بوختانیش ڕۆژ دەکاتەوە بەڵام ئەگەر پەیوەندی بە خەڵکیەوە هەبوو تابووەکە ئەوەی پەشیمان بێ کەسەکە و ئەسڵەح و ئەوەی خەرای کردووە لەکوێ لەکەداری کردووە کەسەکە بچێ وەک خۆی لێ بکاتەوە ئەو کاتە دەگونجێ خی گەورە لێ خۆش بێت و بەزەیشی پەیدا بێتەوە پاشان حکمێکی دیکە والذین يرمون ئەزواجهم ئەوانەی کە تۆهمەتبار دەکەن هاوسەرەکانی خۆیان خێزانەکانیان وەلەم یەکن لەهم شوهەدا بەڵام هیچ شاهیدێکیان نییە لەسەر ئەوەی کە خێزانەکانیان داوێن پیسیان کردووە ئللا ئەنفوسەهم تەنها خۆیان طبعا ئەوە بۆ تایبەتە بە ژن و مێرد ژن و پیاو طبعا جارێ پیاو زەحمەت تەمەن ڕێی تێدەچێ وانە بوختانی زیناکردن بۆ خێزانەکەی خۆی هەڵبەستێ وایە بۆ خەڵکی ئەگەر ئاسایی بێت و بەڵام بۆ خێزانی خۆی چونکە لەکەداربوونەکە بۆ خۆشیەتی بۆ خێزانەکە شێتی ئەوجار ماڵ لە خۆی تێک دەدات و وەک دەڵی ماڵ لە خۆی دەشێوێنێ وایە بۆیە کاتێک پیاوێک بە خێزانەکەی خۆی دەڵێ یان دەچێش کات لە خێزانەکەی خۆی دەکات دەڵێ خێزانەکەم زینای کردووە طبعا احتیمالی ڕاستیەتی تێدایە تێدانە بێگومان احتیمالی ڕاستیەتی زۆر بەقووەتە وایە چونکە پیاو لە ماڵی خۆیدا بەتەنەیە وایە بەتەنێ دەکرێت بچێتەوە ماڵی خۆی کە حەدەسی ئاوامان زۆرن بچێتەوە ماڵەکەی خۆی بەسەر خێزانەکەی خۆی دابکەوێت کە خراپەی کردووە ئەوە احتیمالی ڕاستیەتی وایە بەڵام دەشگونجێ وەک دەڵێ ئەوەی دیویەتی نەیگەی بێتە ئەندازەی ئەوەکردنێ ئەندازەی زیناکردنێ طبعا خەڵک هەیە تەنها پیاوێکی دیوە لە طبعا من دەیناسم کابرا پیاوێکی دیوە لە ماڵەکەی هاتوۆتە دەرێ بەبێ سێوە دوو ڕێک خێزانەکەی خۆی تەلاق داوە دواتر دەرکەوتووە کە پیاوەکە بۆ شتێکی دیکە چووە قەدەرەن لەو کاتەیدا پیاوەکە چاوی پێکەوتووە ئێستا هەیە لەسەر تەلەفۆنێکی جاری وایە لەسەر نامەیەکی خۆنامە و تەلەفۆن و ئەوانە بەڵێ خیانەتی زەوجی نەگەر علاقە بێت لە بینی ژن و پیاویدا وایە بەڵام نەگەیشتونەتە ئەندازەی ئیسپاتکردنی زیناکردنێ وایە بۆیە چۆن احتیمالی هەیە ڕاست بێ و احتیمالی درۆشی هەیە بۆیە خوای گەورە هاتووە چارەسەرێکی دیکەی داناوە بۆ ژن و پیاو ئەگەر توهمەتی زینای کەوتە بەینیانجا ئەوە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم حەدەسی واقعی ڕووی داوە هیلالی کوڕی ئومەیە سەحابەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا شەریکی کوڕی سەمحا کە ئەویش هەر سەحابە بوو بۆ معلوماتان مەمەستم مسلمانیش دەگونجێت تووشی ئەو تاوانانە و تووشی ئەو گوناهانە ببن بینیم لەسەر خێزانەکەی خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ یا شاهید بێنە یا پشتت ڕاگرە بە تەوەن پێشتر ئاەتەکەی بوختانکردنی هاتبۆ خوارێ یان پشتت ڕاگرە بە 80 دارت لێ دەین ئەو سەحابەیە هیلالە زۆر خەفەت دەخوا دەڵ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دەکرێ ئەمن کەسێکم لەگەڵ لەسەر خێزانەکەی خۆمبینی بێ کەسی حەد و سزاش بەسەر مندا جێبەجێ بکرێ دەڵ ئەی پێغەمبەری خوا من بینی ومە ڕاست دەکەم سوێن بەخوا ئەمن ئەگەر یعنی لە بینی دوسێ ئەگەر بووم یان دەبوو کەسەکەم کوشتپایە خۆن ئەگەر کوشتپامە ئەو کاتە بە قاتل حسابیان دەکردم دەکوژرامەوە وایە یان دەبوو بچم چوار شاهیدان بانکەم تەمان دەڵێ سەحابەکە دەڵێ ئەگەر ئەوەشم کرد تا شاهیدەکانم دێنان پیاوەکە ئیش خۆی دەکرد و دەژڕۆی بە سەلامەتی هیچی سزایەکی وەرنەدەگرت یان دەبوو چاوم نوقاند بایە تەمان لەوەی کە خێزانەکەم دایان پیسی دەکات چاو نوقاندنیش لە زینای نزیکەکانت پێی دەگوترێت دەیوسی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بەهەشت لە کەیسی دەیوس حرامە و ناچێتێ وایە ئێستاش وایە خۆ پیاو ئەگەر ئەو حاڵەتەی بینی تەمان لە خێزانی
یا دەبێت بیکوژێ کەسەکەی کە کوشتن چارەسەر نییە بە تایبەتی ئێستا کەسەکە لەسەر خێزانی خۆشی خەڵکی بکوشێ دە 15 ساڵان لە سزنێ دەکرێت لای کەمی وانە یان دەبێت بچێ پارەی دا لە زیاتیەوەی پارەی وەرگێت دەبێت بچێ سوڵحی بکە وانە بشی کوژێ ها کە بوو بە قاتیل تەوان ئێستا علاقەیەوە نیە لە سەرچی قەتڵی کردووە وایە یا دەبێت چاو بنوقێنێ وانە یا دەبێت چاو بنوقێنە چونکە ئەوە شەرحی خوای گەورە جێبەجێ ناکرێت کە هەردووکیشی هەر خراپە بەڕاستی هەم کوشتن تەوان بە تاگ ناکرێت چونکە وەک دەڵێ بۆ خۆت تووشی ناڕەحاتی دەبی و هەمیش ئەگەر چاو بنوقێنی هەر ناکرێت بۆ ئێستا کە حکمی ئیسلامی نییە تەوان چاکترین شت لەو حاڵەتانەدا ئەگەر پیا و گەیشتە یەقین کە ئافرەتەکەی زیناکەرە ها و ئافرەتیش ئەگەر زانی پیاوەکەی زیناکەرە چاکترین عیلاج تەلاق و لەیەکجیابوونەوەیە ئێستا بۆ ئێستا کە حکمی ئیسلامی جێبەجێ ناکرێ ها بەڵام کە حکمی ئیسلامی هەبێ ئەو ژن و پیاوەی کە توهمەی زینا دەکەوێتە بینیان خۆی گەورە عیلاجێکەکەی داناوەجا ئەو سەحابەیە هەر لای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کە شەکوای دەکرد دەیگوت ئەی پێغەمبەری خوا والله ڕاست دەکەم دواتر سوێندی خواردی سوێند بەخوای گەورە ناهێڵێ سزان بەسەردا جێبەجێ بکرێت دەزانم بەڕائەتی من دەردەخە فعلا خوای گەورە بۆ پاراستنی ئەو کەسە ئیماندارە کە لەلایەک ناموسی هەتکراوە و شەکوای حاڵی خۆی کردووە تەمان ناکرێ سزای بوختانکردنیشی بەسەردا جێبەجێ بکرێت خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ ها دەفەرمێ والذین یرمون ئەزواجهم ئەوانەی توهمەتبار دەکەن ژنەکانیان ولم يكن لهم شهداء بەڵام هیچ شاهیدێکیان نییە لەسەر زینای ژنەکەیان إلا أنفسهم تەنها خۆیان نەبێ دەبێت چی بکەن ها بۆ ئەوی پیاوەکە سزای هەشتادارەکەی بەسەردا جێبەجێ نەبێ دەبێت پیاوەکە یەکەم جار فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين شاهدی هەر یەکێکیان ئەوەیە 4 جار خوا بکاتە شاهد بڵێ من ڕاست دەکەم پیاوەکە دەبێت 4 جار لە زیاتی 4 شاهدی دەبێت 4 جار لە بەرامبەر حاکمیدا لە بەرامبەر قازیدا کە قازی چەندان جار نسحەتی دەکا ها دەیباتە مزگەوتێ لە پێشچاوی خەڵکی دەڵێ ئەی فلانە کەس ئەگەر نەدیوە ئەگەر شتی وا نەبووە وریابە ئەوە بوختانە ئەوە تاوانە ئەوە جەریمەکەیتی ئەوە بەڵام کە هەر سوور بوو لەسەری دەڵێ خوا شاهیدە خوا دەکەمە شاهید کە ئەوەی دەیڵێم لەوەی خێزانەکەم لەگەڵ فلانی کوڕی فلانیدا زینای کردووە ڕاست دەکەم وازحە 4 جار والخامسة جاری پێنجەم دەڵێتی أن لعنة الله عليه دەڵێ نەفرینی خوا لەسەر من بێ لعنەتی خوا لەسەر من بێ إن كان من الكاذبين ئەگەر من درۆزن بوو وازحە پیاوەکە ئەگەر ئەوەی کرد تەمەن لەسی ڕزگاری دەبێت لە هەشتادارەکەی لە بوختان هەڵبەستن دەیسەلمێنێ کە بوختانی نەکردووە جا ئەگەر کردبێتیشی سزاکەی بۆ قیامەتێ تەوان دەمێنێتەوە لەسەر ئەگەر فعلەن بوختان بێت و ئامادەی شاهیدەکانیش بێ بە درۆ تەنها بیان و بێ بە خێزانەکەی دەگرێت سزای قیامەتی لەسەر دەبێت بەڵام ئەوەی دنیای لەسەر لا دەچێ ئەو جار سزاکە دەکەوێتە چێ ئەو جار ئافرەتەکە تەمەن ئەو ئافرەتەکە شاهیدی لەسەر دراوە ئافرەتەکە جیا دەبێت اعترافکە تەمەن ئەگەر کردبێتی اعترافکە باشترە جا ئەو ئافرەتە دەڵێن هێنان پێغەمبەر صلی الله عليه وسلم نسحەتی کرد وتی ئەگەر زینات کردووە تەوبە بکە وەرە باڕەزمت کەین پاک دەبیەوە خاوێن دەبیەوە ئەویش دەڵێن گوتوێتی چۆن خزم و کەسەکانی خۆم شەرمەزار دەکەم پێغەمبەر تێگەیشتووە کە کردوێتی بەڵام هەر وەک دەڵێ نهاتووە ڕەجمیشیکە هەر جوشی لێگرتووە پێغەمبەر بە دوای ئاشکراکردنی ئەوەی نەبووە پێغەمبەر وەکو علامەتی پێغەمبەراتی وتوێتی ئەگەر ئەو ئافرەتە دوایە منداڵێکی بێ و چاوی ئاوا بوو برۆی ئاوا بوو مجموعەیەک نیشانان دەڵێ ئەو بزانن ئیسەمحائیە ئەو کەسەیەکە هیلال گوتوویەتی قسەکەی هیلالی ڕاستە فعلەن منداڵی بووە دواتر هەمان مواسەفات بوون جا ئافرەتەکە کە پیاوەکە سوێندی خواردن یان دەبێ اعترافکە کە اعترافی کرد تەمەن ڕەجم دەکرێت و بۆ ئەوەی ڕزگاری ببێت لە ڕەجمەکەی ئەویش دەبێتی بکە ئەگەر بێ ڕزگاری ببێ دەفەرمێ وەیەدڕە عنها العذاب هەڵدەگیرێ لەسەر ئافرەتەکەش سزا بەچی بەوەی ئەن تەشهەدە 4 شهادات بالله ئەن تەشهەدە شاهیدی بدا 4 شهادات 4 شاهیدی بەخوا يعني 4 جار بڵێ خوا شاهیدە إنه لمن الكاذبين مێردەکەم درۆ دەکا کە دەڵێ لەگەڵ فڵانی کوڕی فڵانی زینات کردووە ئاوا بە هەموو سەراحەتێک دەبڵێ خوا دەکەمە شاهید کە مێردەکەم لەوەی کە من ئەمنی تهمەتبار کردووە بە زیناکردن لەگەڵ فڵانی کوڕی فڵانیدا درۆ دەکا والخامسة جاری پێنجەم دەوێ بڵێ چی أن غضب الله عليها دەڵێ تووڕەی خوا لەسەر من بێ غەزەبی خوا بەسەر مندا ببارێ
إن كان من الصادقين أجر مردكم راسك البيت أجر مردكم للراس قيام به واضحة بو سوين دانا طبعا پیاوەکە ڕزگاری دەبێت لەچی لە حەدی بوختان کردن هەشتا دارەکەی لێ نادرێ و ئافرەتەکەش ئەگەر سوێندەکەی خواردن ها ئامادە نەبوو سوێندەکەی بخوا ڕزم دەکرێت بەس کە ئامادە بوو سوێندەکان بخوا ئەگەر بە درۆژ سوێندەکەی خوارد بێ ها خۆ پێغەمبەر زانیوێتی بە درۆ سوێندەکەی دەخوا گوێی لێ بۆ دەڵێ نامێ کەس و کارەکەم عیبدارکەم بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ظاهر حکم دەکا ها وایە بەڵام سزای قیامەتیەکەی دەمێنێتەوە یا نامێنێتەوە بەبێ گومانی دەمێنێتەوە لەسەر ئەو کەسەی کە کامیان خۆیەکیان هەر درۆ دەکەن یا زیای کردووە یان نەیکردووە وایە پیاوەکە درۆی کردبێ بەڵێ هەشتا دارەکەی لێ نەدراوە بەڵام سزای بوختانی لە قیامەتێک گەورەیە ئافرەتەکە ڕزم ناکرێت بەڵام سزای ناو ئاگر زۆر سەختترە لەو چەند بەردانەی کە لی دەدرێن و ڕوحی دەردەچێت ئەگەر ئامادە بێت بەتەوبەوە بەردەکانی بەسەردا لێ بدرێن و حکمی بەسەردا جێبەجێ بکرێت خاوێن دەبێتەوە پاشان آخر آيات خوا دەفەرمێت ولولا فضل الله عليكم ورحمته جا بۆ معلوماتان طبعا ئەو ژن و پیاوانە کە لیعان دەکەن ها لە فقهدا پێ دەوترێت لیعان طبعا هیچ کاتێک بۆ یەک حەڵال نابنەوە ها هیچ کاتێک دوو مێرد و دەمێردی کەس بکاتەوە ژنەکە ئەو پیاوە هەر بۆی حەڵال نییە بیهێنێتەوە بۆ هەتایی و بە ئەبەدی لە یەکتر حرام دەبن آخر آيات خوا دەفەرمێت ولولا فضل الله عليكم ورحمته ئەگەر فضل و بەخشش و میهرەبانی خوای پەروەردیگار نەبایە بەسەر ئێوەدا چ دەقەوما لێرە مفەسرین دەفەرمون وشەیەکی مەحذوفی لێیە وەلەولا فەضل الله ئەگەر چاکە و بەخشش و میهرەبانی خوای پەروەردیگار نەبایە بەسەرتانەوە وەڕەحمەت و وەخوای گەورە بەزەی بێ ئێوەدا نەهاتبایە ئێوە هەر لەو دنیادا خوا سزای دەدان هەر لەو دنیادا خوا بە هیلاکی دەبردن بەڵام خوای گەورە فەضلی لەگەڵ کردوون کە و یاسانەی داناون بۆی ئاسان نەتواندرێ خەڵک وانی ئەگەر ئەو وردکردنەوە نەبایە هەر کەسێک بە کەسێکی گوتپا زینای کرد یەکسەر بەرباران کرابایە داری لێدرابانە سەدان کەس بەبێ گوناهی تووشی سزای دەبوو پاشان دەفەرمێ وأن الله تواب حەکیم بێگومان خوای گەورە زۆر تەوبە وەردەگرێت و بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدان وەلەولا فەضل الله عليكم ئەگەر چاکە و بەخششی خوا نەبا بەسەرتانەوە وەڕەحمەته وەخوای گەورە بەزەیی نەهاتبایەوە بە ئێوەدا ئێوە تووشی ناڕەحەتی و تووشی لە ناوچوون و سزا دەبوون ئەوەی دەبێت لەگەڵ بڵێن وأن الله بە بێگومانی خوا تەواب زۆر تەوبە وەردەگرێت و بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدان صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه خطأ نبوك